ئەو تەڵانەی حەماس لە شەڕی کۆڵان بە کۆڵان بۆ سوپای ئیسرائیل ناوەتەوە چین. مارکیمێت ڕاوێژکاری پێشووتری بەرگری ئەمریکا دەڵێت شەڕی غەزا 9 جار دژوارترە لە شەڕی فەلوجە. ئەو دەڵێت غەزا ئێستا وەک مێزی شەترەنج وایە بۆ جیهان. زۆرەگەم جەنگا بە جەنگی فەلوجە دەچوێنن، بەڵام پانتایی غەزا 9 بەرامبەری فەلوجەیە و ئەوەش بابەتەکە دژوارتر دەکات. مارکیمێت دەڵێت بێشک ئەمریکا و ئیسرائیل خوازیاری فراوانبوونی شەڕەکە نین، بەڵام ئەمەش هەر تەنیا بەخواستی و دوو دەوڵەتە بەن نییە. بەڵکوێران زوو پەیامی فراوانبوونی شەڕەکە و زیادبوونی گرژیەکان دەنێرێت. ئەگەر بەکردەیەشەوە بکاتەوە ئەمریکا بەتوندی وەڵامی دەبێت و بەشداری کارا دەکەین لە شەڕەکەدا. مارکیمێت هەر لە سەرەتای شەڕی حەماس و ئیسرائیلەوە بەوردیشی کردنەوە بۆ دۆخی شەڕەکە و ئەگەر و چاوەڕوانیەکان دەکات و لە چەندین کەناڵی تەلەڤیزیۆنیەوە شیکردنەوەکانی بەیان دەکات. لا تازەترین شیکردنەوەیدا باز لەو تەڵانە دەکات کە چاوەڕوانی سوپای ئیسرائیل دەکەن لە ناو غەزەدا. ئەو دەڵێت ئیسرائیل لە قۆناغی یەکەمدا دەیەوێت باکووری غەزا لە باشووری شارەکە داببڕێ و دەستی بەسەردا بگرێت. لەم دۆخەشدا جەنگێکی دژوار دروست دەبێ و بەریەکەوتنەکان هەڵدەکشێن. ئەم ڕاوێژکارە دەژڵێت نابێت بە هەڵەدا بچین. هاوکاریەکانی ئەمریکا بۆ باشووری غەزەیە نەک بەشی باکووری شارەکە. ئەو پێی وایە ئەم جەنگە بەم قەبارەیەوە خراپترین جەنگی ناو شار دەبێت کە لەم سەدەیە و لە سەدەی پێشتریشدا مرۆڤایەتی بینی بێتی. ئەم ڕاوێژکارە دەڵێت جەنگی ناوشار جیاوازە لە هەبوونی دەبابە و پێویستیەکانی دیکە. جەنگ لە ناوشاردا تەواو جیاوازە لە جەنگی تانک و تۆپ، تەنانەت لە گەڕەکێک بۆ گەڕەکێکی تر لە شەقامێک بۆ شەقامێکی تر جیاوازە. حەماس گەڕەک بە گەڕەک و خاڵ بە خاڵی شارەکەی لەبەرە. حەماس هەموو ئامادەکاریەکانی جەنگی شاریان کردووە. لە دۆخێکی واشدا ئیسرائیل ڕەنگە پەنا بۆ تانک ببات و ئەمەش بە تەواوی جەنگەکە دەکاتە جەنگێکی وێرانکەر. ڕەنگە قەناز بەدەستەکانی حەماس لەلایەک و تونێلەکانیان لەلایەکی دیکەوە هۆکاری درێژەکێشان و تراژیدی بوونی زیاتری جەنگەکە بن. بە جۆرێک جەنگەکە بگاتە قۆناغێک دەیان مانگی پێ بچێت. بەڵام ئەم جەنگە جەنگی تانک نییە، هەر تانکێ بچێتە ژوورەوە وێران دەبێت. ئەم جەنگە دەبێت سەربازی بێ و تەنها لە ڕێگەی یەکەی سەربازی و ئەنجام بدرێت، نەک تانک و تۆپ و تەنانەت ئۆتۆمبیل و کەرەستە گەڕۆکێ سەربازیەکانیش. بەڵکو بەچەکی دەستی و ڕوومانە و قەناس و جۆرەکانی تری چەکی سوک و مام ناوەن شەڕەکە بکرێت. مارکیمێت دەڵێت ئەم جەنگە جەنگی تەکنەلۆژیاش نییە و تەکنەلۆژیای پێشکەوتوو ڕۆڵیە و تۆ نابینێ. ئەوەی حەماس لە غەزە کردوێتی دەتوانین ناوی بنین میترۆی غەزا. ئەما دەیان جارکارەکەی لە ئیسرائیل دژوارتر کردووە. لە هەمان کاتدا دەبێت هەردوو بەرەش ئاگایان لە دۆخی مرۆیی بێت. بۆیە جەنگەکان لە ڕادە بەدەر هەستیارە. سەبارەت بە دەریای ناوەڕاستکی متپەی وایە حەماس هێزی کەوتۆی لە دەریاوە نییە، بۆیە ئیسرائیلیش زۆر خۆی بە دەریاوە خەریک ناکات. چونکە هیچ لە دۆخەکە ناگۆڕێ و حەماس هێزی ڕوبەڕووبوونەوەی نییە لە دەریاوە. ئەو پێی وایە بەرەکانی ئەم جەنگا یەک و دوان نین، بەڵکو لە چەندین لاوە بەرەی فراوانبوونی جەنگ دژی ئیسرائیل لە ئارادایە. بەرەی لوبنان و سووریا، بەرەی عێراقیش هەمیشە بەرەیەکی کراوە و چاوەڕوان کراوە. ئەگەرچی دەڵێت هیواخوازم ئەم بەرانە بیر لە هاتنەوە و جەنگەکان نەکەنەوە، چونکە ناوچەکە بۆ چەندین ساڵ لە ناو جەنگێکی ناکۆتا غەرق دەکات. ترسی گەورەشەوەیە بەرەکە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرێتەوە. هەر بۆی ئەمریکا بەهێزترین چەکی خۆی ڕەوانەی و ناوچانە کردووە تا وەک ئاماژەیەک بێت بۆ ئەوەی جەنگەکە فراوان نەکرێت. بەڵام هەڕەشەکانی حیزبوڵڵا ترسەکەی گەورەتر کردووە. ئەگەر حیزبوڵڵا و بەری مقاومە بیانەوێت بچووکترین دزە بکەنە ناوخەکی ئیسرائیل، جا بۆ هاوکاری حەماس بێت یان بۆ دەست بەسراگرتنی بەرزایەکانی جۆڵان بێت، ئەو ئەمریکا ڕاستەوخۆ کاردانەوەی دەبێت لە دەریای ناوەڕاستەوە. کیمێت لە کۆتاییدا دەڵێت ئێمە هیواخوازین بەرەی جەنگ فراوان نەبێت، بەڵام لە گەری فراوانبوونیدا ئێمە وەک ئەمریکا ئامادە دەبین.